ڕووداوەکانی هاتوچۆ ساڵ لە دوای ساڵ لارێمی کوردستان ڕووی لاڵکشان کردووە و بەوەیەوە ژمارەی قوربانیانی هاتوچۆ بۆ ئاستێکی بەرچاو بەرز بووەتەوە. بەرپرسانی هاتوچۆ یەکێک لەوە کارە سەرەکیەکانی زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ بۆ پابەند نەبوونی شۆفێران با ڕێنمایەکان و خراپی ڕێگە و بانەکان دەگەڕێنەوە. مردن بە ڕووداوەکانی هاتوچۆ لە زۆربەی وڵاتانە لە پلە یەکەمینەکانن. توانم بڵێم ئەو قسەی ڕاستە مردن بە ڕوودا و کۆی ڕووداوەکان لە سنووری پارێزگای سلێمانی ڕووداوی هاتوچۆ توانم بڵێم پلە یەک تۆمار بکات. بەداخەوە بەشێکی زۆری هاوڵاتیانی ئێمە شۆفێرانی ئێمە ڕۆژانە بە ڕووداوەکانی هاتوچۆ کە مندامە بن گیانە دەزدەن و تووشی زەرورزیانی مادی و ژیانیە بن. و هۆکاری پلەیەک لە ڕووداوەکانی هاتوچۆ لە هەموو دنیادا هۆکاری خودی مرۆڤ خۆی خودی شۆفێر پابەند نەبوون بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ. دواتر خراپی هەلومەرجی ڕێگابانەکان لە ساڵی 2015 کوی ڕووداوەکانی هاتوچۆ لە سنووری سلێمانی 1974 ڕووداوی هاتوچۆ ڕوویداوە لە ساڵی 2016 بۆتە 1225. لە ساڵی 2015 کۆی برینداری ڕووداوەکانی هاتوچۆ 1925 هاوڵاتی بریندار بوون. لە ساڵی 2016 2808 هاوڵاتی بریندار بوون. وە کۆی گیانە دەستدان لە ساڵی 2015 215 هاوڵاتی لە سنووری سلێمانی گیانی دەستداوە. لە ساڵی 2016 ئەم ئامارە دابەزیوە بۆ 206 هاوڵاتی. ساڵانە لارێمی کوردستان بە هەزاران هاوڵاتی بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆوە دەبنە قوربانی. زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ و بەرزبوونەوەی ئاماری قوربانیان ڕێکخراوەکانی بوارەکەی هێناوەتە دەنگ و داوا لە حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان دەکەن هەنگاوی پێویست بنێن بۆ چارەسەرکردنی کەم و کورتیەکانی سیستمی هاتوچۆ. ئەمڕۆ ڕۆژی گیانی قوربانیانی هاتوچۆیە کە ئەم ڕۆژە لە هەموو دنیا ئەمڕۆ یاد دەکرێتەوە. ساڵانە لە جیهانە 1,250,000 کەس بە ڕووداوی هاتوچۆ گیان لەدەست دەدەن و زیاتر لە 20 بۆ 50 ملیۆن کەسیش کە مەندام و برینارە بن. لە کوردستانە ئەم خەمە وەک خەمێکی بچووک تا ئێستا سیرکراوە کە گەرچی یەکەمین هۆکاری مردنە. بۆیە ئەمە زەنگێکی مەترسیدارە لە داهاتووە کە ئەم ڕێژەیە زۆر زیاتریش بەرز دەبێتەوە. بەداخەوە تا ئێستا لایەنە پەیوەندیدارەکان و حکومەت وەک پێویست بەدەم خەمی هاتوچۆ نەچوون. ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان سێم یەکشەمەی مانگی تشرینی دووەمی هەموو ساڵێکی وەک ڕۆژی گیانی قوربانیانی هاتوچۆ دەستنیشان کردووە. ئامانج لە دیاریکردنی ئەم ڕۆژە بۆ هۆشیارکردنەوەی مرۆڤایەتیە چونکە لەسەر ئاستی گیان ڕووداوەکانی هاتوچۆ بە یەکێک لەوە کارارە سەرەکیەکانی مردن دادەنرێت. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.